خۆشەویستان درێژە بە پرۆگرامەکەمانە دەین وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان سیمینارێکی سەبارەت بە بوونی یاسای بۆ پاراستنی ئاو ڕێخستووە لە سیمینارەکەدا چەند پرسێکی گرنگ لەبارەی باردۆخی ئاو و مەترسیەکانی کەمبوونەوەی ئاو تاوتوێ کراوە. ئەمە لەگەڵ میوانەکەمان گفتوگۆ بکەین. ئاگادارین کە ئەم ساڵ وشکە ساڵی ڕووی لە هەرێمی کوردستان و بەشێک لە ناوچەکانی جیهان و عێراقیشی گرتووەتەوانێ. ئەمە جیاواز لە بەشەکەی دیکەی زەوی لە بەشێک وشکە ساڵی هەبوو لە بەشێک لافا و زریان و کۆمەڵە کارەساتی سروشتی دروست کرد. بەڵام لێرە لای ئێمە وشکە ساڵی دروست بوو کە وای کرد لە بەشێک لە ناوچەکاندا گرفتی ئاو دروست بێت بە شێوازێک کە بە نمونە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانێکێک بوو لەو ناوچانەی کە ڕۆبەڕووی گرفتی کەم ئاوی و کێشی ئاو بۆوانێ. بەڵام لە ئێستادا لەلایەن خۆت لە ئاستی پەیوەندیداردا کار دەکرێت بۆ ئەوی گرفتەکانی ئاو ڕێک بخرێتەوە لەگەڵ وڵاتانی دراوسێ بە پێی ئەوەی ئەو سەرچاوە ئەوانەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان و لە عێراقدا هەیە سەرچاوەکانی ئەو لە وڵاتانی دراوسێ و لە دواتردا دێتە نێوخاکی عێراق و ئێمە دەتوانین لی سوودمەند بین. هەندێک جار ئەو وڵاتانە وا دەکەن کە گرفت بۆ ئێرە دروست بکەن یاخود بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق دروست بکەن بە گرتنەوەی ئاوەکە یاخود وەکو خاڵێک بەکاری دێنن بۆ فشارخستنە سەر هەرێمی کوردستان و عێراق. ئەم کارانە پێویستی بە ڕێخستنەوە هەیە پێویستی بەوە هەیە کە ڕێک بخرێتەوە و گفتوگۆ لەگەڵ لایانی پەیوەندیداری وڵاتانی دیکە بکرێت بۆ ئەوەی کە بتوانرێت گرفتەکان بە شێوازێکی باش چارەسەر بکرێت بە هەماهەنگی هەبێت لە نێوان هەردوو وڵاتان دەچکە کێشەی ئاو یەکێکە لە کێشە گرنگەکان کە گرفت بۆ خودی ڕاستەوخۆی تاکەکانی نێو کۆمەڵگە دروست دەکات ئاویکێکە لە سەرچاوە گرنگەکان کە پێویست دەکات هەر وڵاتێک ئاگاداری بەکارهێنان و شێوازی بەکارهێنانی بێت. بۆیە لە ئێستادا سیمینار کۆڕووکۆبوونەوە لایەنە پەیوەندیدارەکان لەسەر خەتن بۆ ئەوەی کە وا بکەن ئەو گرفتانی کە لە ڕووی ئاوە لە ڕووی نەبوونی ئاوە کاتێکە وشکە ساڵێکە دێتە پێشەوانێ و گرفتانی کە ڕۆ لە کوردستان و لە عێراق دەکەن ئەم گرفتانە چارەسەر بکرێت بە ئامانجی ئەوەی کە کەمترین هاوڵاتی ڕوبەڕووی کەمی ئاو و نەبوونی ئاو بێتەوە لە ناوچەکاندا. لە ساڵانی ڕابردوودا بە نزیکی مانگی 11 ئەو ناوانەکە ڕەنگی ئاو دەگۆڕا ڕوبەڕووی کەمی ئاو دەبووینەوە. بەڵام ئەم ساڵ بەپێی ئەوەی کە لە وەرزی بارانباریندا ئاو بە شێوازێکی باش نەباریوە ببورن باران بە شێوازێکی باش نەباریوە ئەم وای کردووە گرفت بۆ نەبوونی ئاو دروست بێت ئاو لە بەشێک لە ناوچەکاندا نەبووە. بۆیە ئەم ساڵ هەوڵدراوە کە گرفتەکان چارەسەر بکرێت ئەو کۆڕووکۆبوون و سیمینارانی کە دەکرێت بۆ ئەوەی کە بتوانن گرفتەکان بە شێوازێکی باش چارەسەر بکەن. قسە لەسەر ئەم بابەتاکەین شوانجاف شارەزایی ژینگە و ئاو لەگەڵ ئێمە میوان دەبێت لە ڕێگەی سکایپەوە لە هەولێرەوە. کاکشوان سلااوت لێبێ ئەم کاتت باش سوپاس بۆی کە لەگەڵ ئێمە بووی دەمەوێت قسەمان بۆ بکەی سەبارەت بەو سیمیناری کە وەزارەتی کشتتوکاڵی هەرێم ئامادەی کردو بۆچی سیمینارە ڕێک خراوە باسی چیە کرد لەم سیمینارەیە؟ بەڵێ بەیانتان باش بەیانی بینەرانی کورسات باشتر سوپاس. دیارە کەم ئاوی بۆتە بابەتێکی هەستیار و مەترسیدار ناوچەکەی ئاوا کوردستانیش وەکۆشێک لەو ژینگە سروشتی کە هەیە تووشی قێرانی کەم ئاوی بۆتەوە هۆی گۆڕانی کەشوهەوا و خراپی بەکارهێنانی سەرچاوەکانی ئاو. ئەمە وای کردووە ڕۆژ بە ڕۆژ ئەم مەترسیانە زیاد دەکا هەر بۆ مەبەستەیش حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو سێکتەرەکان بەر ئەم مەترسیە کەوتون و هەستی پێکراوە و بۆ ئەم مەبەستە وەزارەتی کشتتوکاڵ کە وەزارەتی معنیە بە بابەتی ئاو دەستی کردووە بە کۆمەڵێک کار بوو. کاکشوان ئەگەر کوێت لە من بێ دەمەوێت درێژە بە قسەکانت بدەی بۆی بزانین ئەو پلانی کە لە سیمینارەکەدا خراوەتە ڕووچیە و باسی چی کراوە ئەو گرنگترین ئەو خاڵانی کە ئەو فۆکەستان لەسەری بۆچی بوون. بەڵێ ئێمە لەسەر سێتەوە قسەمان کردووە لە نێو سیمینارەکەدا و دوێنێش هەر لە پەرلەمانی کوردستان بڕیارە ئەم جەلسانە بەردەوام بێ. یەکەم ئەوەیە کە یاسای ئاو لە هەرێمی کوردستان یاسایەکی شایستە و شیاو بێ بۆ ئەو بارودۆخی کە ئاوی هەرێمی کوردستان تێدایە. بەداخەوە
پرۆژە یاسایەک خوێنەوەی یەکەمی وەکراوە بەڵام هەندێک کەم و کورتی تێدایە بە تایبەتی لەو ڕەهەندانەوە کە ڕەهەندی نیشتیمانین لەو ڕەهەندانەوە کە دەبێت ئاو خاوەندارەتی خۆی وەرگێ نەک خاوەندارەتەکانی پشک بکرێ بەسەر وەزارەتەکانە ئەمەوا دەکاتە زیاتر کەرتی ئاو بەرەو خراپی بڕوا لە هەرێمی کوردستان بۆیە پێداگیریەکانی ئێمە لە چوارچێوەی ئەوەیە کە یاسای ئاو یاسایەکی شایستە بێت لە ئاستی ئەم خەمەدا بێت کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە. خاڵی دووهەم گفتوگۆکردن بوو لەسەر ئەوەی کە کۆنفرانسێک لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەبەسترێ و لەم کۆنفرانسەدا هەموو ئەو کێشە و ئاریشانی کە هەیە لە ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی و ئەو گۆڕانکارانی کە لە کەشوهوادا ڕوویاوە و دووبارە دابشکردنەوەی ڕۆڵی ئاو لە ناوچەکەدا کە بەڕاستی ئێستا ئێران و تورکیا لە ڕێی بەنداوەکانیانەوە توانیانە فشارێکی زۆری کەم ئاوی بخەنە سەر عێراق و هەرێمی کوردستان ژنە ئەو پاکێجەدا بەرکەوتەی هەیە بۆ ئەمەیەکێکە لەو بابەتە گەرمانی کە قسەی لەسەرەکرێ بۆی بتوانین هەم لە ڕووی کارگێڕی بەڕێوەبردنەوە و هەم لە ڕووی سیاسی و استراتیجیەوە چارەسەرێکی وەسەتی بۆ کێشەی ئاو بدۆزینەوە چونکە ڕێژەی ئاو لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەم ئەڕواوە بەدەر لەوەی کە ئاوی هەرێمی کوردستان لە ئێستادا بەشی خۆی ناکات دەبێت بەشی ناوەڕاست و باشووری عێراقیش بدا کە ئەمە بۆتە زەختێکی گەورە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەردوو بەنداوی دەربەنی خام و دوکان و خاڵێکی تر کە قسەمان لەبارەوە کرد ئەوەیە کە چۆنی بتوانین سوود وەرگرین لە کەسانی ئەکادیمی لە هەرێمی کوردستان و دامەزراوەکانی ڕێکخراوە نەودەوڵەتەکان وەکو سەفارەت و کۆنسوڵیەکان و ئەو وڵاتانی کە ئەزمونیان هەیە لە چارەسەرکردنی قەیرانەکانی ئاویان کێشەکانی ئاو چکە بەڕاستی ساڵی ئایندە بە ساڵی حاسیمدانرێ بۆ عێراق لەوەی کە دەبێت لەگەڵ سووریا و تورکیادا بگەنە کۆمەڵێن خاڵ بۆ ڕێکەوتن لەسەر کێشەی کەم ئاوی ئەگەر بێت و ئەم بابەتە نەخرێتە سەرمێزی گفتوگۆوە گفتوگۆی جدی لێ نەکرێ ئەوە بەرکەوتی زەرمەندی یەکەم عێراقە و دواتر هەرێمی کوردستانە کە بەڕاستی ئاسایشی ئاوی ناوچەکە لە مەترسیدایە بەهۆی ئەو نەبوونی لێک تێگەیشتن و گفتوگۆ مرۆڤیانەی لە پێناو بەرکەوتنی هەموو تاکێک لەو سامانە سروشتی کە لە ناوچەکەدا هەیە ناوی ئاوە بەڵام بەداخەوە ئەمە نابینیم بۆیە فۆکستی ئەمە لەسەر ئەم سهێڵە بووکە یەکەم یاسای ئاو بەگەڕ بخرێ و چاکسازی تا بکرێ و تێپەڕێنرێ هەر لەم کابینێدا و خاڵێکی دیکە ئەوەیە کە کۆنفرانسێکی نوعی لەم بارە بەسرێ و هەموو ئەو کەسانی کە لەم مەجالات تەخەسوسیەتیان هەیە کۆمەکی حکوومەت و کۆمەکی ئەو مەترسێ بکەن کە لە ئەمڕۆدا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە و خاڵێکی دی ئەوەیە کە بتوانین ئەو ڕێکارانە بگرینە بەر کە کەم ئاوی لە هەرێمی کوردستان کەم ئەکاتەوە کێکێک لەو سێکتەرانە هۆشیارکردنەوەی خەڵکە بەڕاستی لە سەدا دەتوانم بڵێم هەشتای دانیشتوانی هەرێمی کوردستان مامەڵەیان تەندروست نییە لەگەڵ بابەتی ئاودا بەکارهێنانی ئاو و بە فیڕۆدانی ئاوێکێکە لەو سێکتەرانەی کە کەرتی ئاوی لە هەرێمی کوردستانە تووشی نەزیفێکی بەردەوام کردووە و ڕۆژ بە ڕۆژیش ئەم لەگەڵ زیادبوونی ژماری دانیشتواندا ئەم مەترسیە زیاتر و زیاتر ئەبێ بۆیە دەبێت چۆن ئێمە لە سەردەمی کۆرۆنا و دوای کۆرۆنا لە یەک ناچن لە خۆپارێزی لە ڕێکارەکان لە جیهاندا و ببینە مەتارەکان ببینە هەموو وێزگانی کە کۆبنەوەی خەڵکی تێدایە دەبێت ماسکت هەبێت دەستکێشە بێ تعقیم بکەی و تەنانەت لە پاسپۆرتەکانیش کڵێشەی خۆکوتان یا پسوڵی خۆکوتانی دژە کۆرۆنات هەبێ کەم ئاویش لە هەرێمی ناوچەکەدا دەبێتە ئەو بابەتەی کە دەبێت بەڕاستی پێش کەم ئاوی و پاش کەم ئاوی لە یەک ناچنەوە بۆیە دەبێت تاکی کورد بەرپرسیارەتیانە لەگەڵ ئەم بابەتەدا دەست و پەنجەی دەرمکاوە بەکارهێنانی ئاوی کەم بکاتەوە و پێداویستی ئاویەکانی خۆی بەو شێوازە تەنزیم کاتەوە کە بتوانێت ئەو بڕە ئاوەی کە لە ڕێی تۆڕەکانی نیشتیمانیەوە بۆی دابین ئەکرێت لەگەڵیدا خۆی بگونجێنێ و پەسوکەوتەکانی لە بەفیڕۆدانی ئاوە ئەو ئامێرانیش کە لە ماڵەکانە بەکاردێن بەکارهێنانی ئاویان تێدا زۆرە
بەڕاستی دەبێ وردە وردە کار لەسەرۆ بکەین هاوردەی ئەو ئامێرانە بکرێت کە دۆستی ژینگەن و دەتوانن لەم کەم ئاوێدا هاوکار بن بۆ کەمکردنەوەی زەخت لەسەر کەم ئاوی هەرێمی کوردستان و ئەو دوو مەترسی کە ئێمە دەبینین لەسەر ئاوی سەرزەوی و ئاوی ژێر زەوی هەرێمی کوردستانە. ئێمە بەپێی راپۆرتەکانی ICA کە لە ڕێی دامەزراوەی ناساوە وەریگرتووە 10 شوێنی دیاری کردووە بۆی کە ئەم شوێنانە کەوتونەتە مەترسی کەم ئاوی کوشندەوە. یەکێک لەوانە حوزی ڕووباری نیلە کە بە پلەی یەکەم دێ و پلەی دووەم دیجلە و فورادی دیاری کردووە کە 2024دا کێشەی کەم ئاوی دەبێتە کێشێکی گەورە و لەوانەیە ئەم دۆسیە ببرێتە نەتەوەیە گرتوەکان چۆن کێشەی بەنداوی نەهەزە لە ئێستا لە نیلدا بۆتە حەدەسێکی گەرمی ئەفریقی 9 وڵاتیدا بەشدارەوە ڕووباری فوراتش بە تایبەتی دەبێتە ئەو حەدەسە دەبێت پێش ڕوودانی بابەتەکە هەرێمی کوردستان بەست و بەنداوەکانی خۆی و دامەزراوە ئاوەکانی خۆی تۆکمە بکە بۆی بتوانین ڕوبەڕووی ئەو کەم ئاوە بینەوە و هەرێمی کوردستان بپارێزین لەو قەیرانەی کە هێواش بە هێواشی دەرگای گرتوین. خاڵێکی دیکە کە زۆر پێویستە کاری لەسەر بکرێ ئەوەیە کە بەڕاستی بەکارهێنانی ئاو لە کەرتی ژێرزەویدا زۆر خراپەواتە بیری ئەو ئاوانی کە لێ ئەدرێ. هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە چەندین غەزانی ئاوی باشی تایە بەڵام لە ئێستادا مەترسی گەورە پیا بووە بیرەکان ئاستیان دابەزیوە. بۆ نمونە ئێمە ئەگەر سەیری قۆڵی بیرکەین لە ساڵی 1985 بۆ 100 متر بۆ لە هەولێرە ئێستا گەشتۆتە 450 متر ئاستی ستانداردی ئێستا هەڵکەندنی بیر بۆ. باشە کاکشوان بوونی ئەم بیرانە چ گرفتێک دروست دەکات بۆ ناوچەکان لە زۆرێک لە ناوچەکان لێدانی بیر قەدەغە کراوە بەڵام ئەمە چ گرفتێک دروست دەکات ڕەنگە هاوڵاتێکە بە پێویستی بەوە بێکە بیر لە بە تایبەتی بۆ دۆخێک وەکو ئەم ساڵ کە گرفتی کەم ئاوی بە تەواوەتی باڵی بەسەر بەشێک لە ناوچەکاندا کێشا بوو. ڕاستە ئێمە 3 ساڵ پێش قەدەغە کرد لە ڕێی کۆمەڵێک کەمپین و کۆمەڵێک مەترسی خستنە ڕوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دوجار خۆشبەختانە لە 2007ەوە لێدانی بیر قەدەغە کراوە و ئەمە جێگی دەستخۆشی بەڵام ئەم ساڵ بەهۆی کەم ئاوی و بوونی پستانێکی زۆر لەسەر حکوومەت ئەم دەرگایی کردەوە کە بیر لێ بدرێت بەڵام بەداخەوە ئێستا زۆر بە عشوایی بیرەکان لێ ئەدرێت کە مەترسی گەورە دروستەکە لەسەر ئاستی ئاوی ژێر زەوی کە یەکێکە لە غەزانەکان ئێمە دەتوانین لە ئایندەداوە ئەمە ئاوی ئێمەنی ئەمە ئاوی نەوەکانی ئایندەیە کە دێنە ئەم وڵاتەوە بۆیە ئێمە نابێ بەڕاستی بەو شێوە مامەڵە لەگەڵ ئاوی ژێر زەوی بکەین. هەر لیترێک لە ئاوی ژێر زەوی کە ئێمە دەریهێنین 3600 ساڵی پێویست بۆ تاو ئاوە لەو شوێنەدا جێگیر بووە. ئایا بە چەندێکی تر ئێمە و ئاوە دەگەڕینەوە بۆ نێو سروشت و بۆ نێو تەبەقاتی جیۆلۆجی. لێکەوتە خراپەکانی دەرهێنانی ئاو لە ژێر زەوی ئەوەیە کە ئاستی ئاودابەزی ئاستی دارستانەکانمان زۆر بەرەو خراپەڕەواتە ئەو بڕەشێ ئەو بڕ ئاوەی کە لە تەبەقاتی زەویە هەیە دابەزێک ئەمە ژواکە ڕەگی ڕۆکەکان بە ئاسانی شێ و ئاویان دەست نەکەوێت کە بۆیە ئێمە تەسەورەکان لە دەست بین. هەرتر ئەو تەبەقاتانی کە چۆڵ ئەبێواتە ئاویتیان نامێنێ بۆش ئەبێ ئەمە بۆ بوومە لەرزە بۆ لەرینەوەکان کە ڕوئەدەن دەبێتە هۆی ئەوەی کە پرۆفایلی خاک یان تەبەقاتی ئێمە بە ئاسانی بوومە لەرزە کاری لێ بکە واتە بە تایبەتی شارەکان کە پستانێکی زۆری شارنشین و تەزەخومێکی زۆر لەسەر پلێتانە دروستە بێ بەهۆی چالاکیەکانی مرۆڤ دروستکردنی ئیمارەکان و دامەزراوەکانی چالاکی ڕۆژانی ئەمە وا دەکاتە شارەکانی ئێمە وردە وردە بەرەو مەترسیەکی هێواش بڕۆن کە ئەوش ئەوەیە لە ئەگەری بوومە لەرزەدا لەوانەیە لاسەمە حەڵا ئێمە تووشی کارەساتی گەورە بین بەهۆی ئەوەی کە تەبەقاتی ئاویمان ئەوەندە دابەزیوە و هەموو پلێتانە بۆش بوون واتە چۆن دەڵێ شی بوونەتەوە یان ڕزی بوون یان تەبەقاتێکی جێگیر نین کە ئەمە یەکێکە لەو مەترسیانی لە ئەنجامی ڕاکێشانی ئاو لە ژێر زەوی بۆ دەرەوە تووشمان دەبێت و بیرت نەچێ ئێمە هیچ دامەزراوەکی گەورەی ئاویمانە لەسەر زەوی ئەوەی کە هەمانە ئەو غەزانە ئاوەیەکە لە تەبەقاتی جیۆلۆجی زەویدا هەیە ئەگەر هاتوو بە شێوەیەکی شیا و مامەڵەی لەگەڵ نەکەین ئەوە لە ئایندەدا ئێمە چەند ساڵێک باران نەبارێ ئەوە ڕوبەڕووی گەورەترین مەجاعە و برسێتی بینەوە ئاو هەر بۆ ژیانی ڕۆژانە بەکار نایە بەڵکو ئاو لە سەدا هەفتای بۆ کەرتی کوشت و کاڵە درستە درستە بۆیە کاتێک ئاو واتە ئاسایشی ئاو لە مەترسیایە کاتی ئاسایشی ئاو لە مەترسیا بواتە ئاسایشی خۆراکمان لە مەترسیدایە
ئێمە بیرمان دێ کاتێک سنوورەکانمان لە داخرا ڕوبەڕوو قەیرانێکی ئەوە بووینەوە کە وڵاتانی چوادۆرمان هاوکاریان ئەکردین لە ڕووی خۆراکیەوە توانیمان لەسەر ئیکتیفای ذاتی خۆمان و بەڵێ کاکشوان سوپاس بۆ سانیاریەکانت بابەتەکە قسەی زیاتی هەڵێک بەڵام کاتی ئەم تەوەڕەمان هەرەوەندە بوو زۆر سوپاس بۆ شوانجاف شارزایی ژینگە و ئاو کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپۆ لەگەڵم بوو سوپاس بۆ ئامادەبوون ماتومان کردی.